ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، یەکەمین بابەتی ئەمڕۆمان بە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە دەست پێکەین. نزیکە بین لە 31 جوێزەردان. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە هێمای مێژوویەکی پڕ لە شانازی. لە سەرودەمی نزیک بوونەوەی یەکێک لە بۆنە مێژوویە پڕ لە شانازیەکانی کۆمەڵەداین. ئەم بۆنەیە ڕۆژی پێشمەرگێ 31 جوێزەردان بۆتە یەکێک لە ڕۆژە درەوشاوەکانی هێمای مێژووی خەباتی دادپەروەرانەی خەڵکی کوردستان لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا. هاتنی ئەم ڕۆژە مێژوویە لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و سەرجەمە و تێکۆشەرانەی لە ڕیزەکانی ئەم هێزەدا خەباتیان کردووە پیرۆزبایی دەکەین. هەوڵ و خەباتی ماندووینە ناسانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە چەندەیەی ڕابردوودا هیوای بەڕزگاری لە دڵی زەحمەتکێشان و جەماوەری ستەمدیتووی کوردستاندا زیندوو ڕاگرتووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەردەوام موژدەبەخشی ژیانێکی باشتر و دنیایەکی بەدوور لە ستەم و چەوسانەوە بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە شانازیەوە دەتوانێت نیشانی بدات کە بە درێژایی تەمەنی خەباتکارانی خۆی لە پەنای خەباتی شێلگیرانە و پڕ لە فیداکاری خۆی لە کۆمەلگای کوردستاندا هێزێکی وشیاری دەر پشتیوانی ئازادی سیاسی و مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش لایەنگر و داکۆکیکاری مافی ژنان بووە و بەردەوام تۆوی ئەندیشە و بیر و باوەڕی پێشڕەوی لە ناو خەڵکدا چاندووە و موژدەبەخشی دنیایەکی باشتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێک بووە کۆمەڵێک بیرەوەری و دەرس و ئەزموونی بە نرخی لە ناو دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا لە خۆی بەجێهێشتووە کە بەشێک لە سەرمایەی خەباتی دەیان ساڵەی کۆمەڵە لە کوردستانە. جەماوەری خەڵکی کوردستان بە پشتیوانی خۆیان لەم هێزە و بە بەشداری لە چالاکیەکانیدا لە ڕاستیدا دیفاعیان لە حورمەتی ئینسانی خۆیان کردووە. بە هەزاران ئینسان بەشێک لە باشترین ساڵەکانی تەمەنی خۆیان لە ناو ڕیزەکانی ئەم هێزەدا تێپەڕ کردووە و شانازی بەڕابردووی خۆیان دەکەن. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی
هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا هەستی پاراوێت سڵاوی گەرمی دڵی پڕهمێنی مەست پێشکەش هەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێنی مەست پێشکەش هەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا بابەتی دووەمی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆمان نووسراوەیەکی ئارام کۆکۆییە باسەکە لە ئەگەر و سێناریۆ پێشبینی کراوەکانی دۆخی ئێران. چەند خاڵێکی ئاماژە پێکردووە. یەکەمیان باز لەوە دەکات بە تێپەڕبوونی کات ئیدی ئیسرائیل توانە سەربازیەکانی کەمتر دەبێتەوە بەهۆی بەکارهێنانی بەردەوامی زەخیرەی سەربازی و بڕیاری ڕاگررتنی شەڕ دەدات. ئەمە ئەگەرێکی دوورە چونکە ڕاوەستانی جەنگواتە کۆتایی سیاسی ناتانیاهۆ. چەند ئەگەرێکی تر لە کۆتاییدا باز دەکات دووهەمیان ئێران بڕیاری ئاگربەست دەدات و داوای گفتوگۆ دەکات لەگەڵ ئیسرائیل. ئەمە گەرە مانای خۆبەدەستەوەدانە لە پێناو پاراستنی ڕژیم کە لە کۆتاییدا کاریگەریەکی گەورەی نیگەتیڤی لەسەر وێنەی ئێران لە نێوبەرەی مەقاومە و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبێت. ئەگەری سێوەم ئێران بڕیاری ڕاوەستانی بەرنامە ئەتۆمیەکەی و برەودان بە موشکی باڵستی بدات لە پێناو دەربازبوون لە ئەگەری کەوتنی ڕژیمەکەی و ڕوخانی. ئەم ئەگەرە بە مانای قبولکردنی شکست دێت و پاش ئەو هەموو قوربانیدانە وەک خواردنەوەی پیاڵەیەک ژەهر وایە بۆ ڕابەری ئێران. یەکێکی تر لە ئەگەرەکان لە ئەگەری هێرشکردنە سەر پێگە سەربازیەکانی ئەمریکا یا خۆتکوشتنی هاوڵاتیەکی ئەمریکی لە تێلاڤیڤ و لەم جەنگەدا لەلایەن ئێرانەوە ئەمریکا ناچار دەبێت بکێشێتە ناو جەنگەکە و تای تەرازوی جەنگەکە زیاتر بە زیانی ئێران لا سەنگتر دەبێت. ئەگەری چوارەم قەتەر، ئۆردۆن یان سعودیە بکرێت بە ئامانج لەلایەن کۆماری ئیسلامیەوە یان لایەنەکانی سەر بە ئێران، ئەمەش دۆخەکە شلۆختر دەکات و جەنگەکە درێژە پێدەدات کە لە سوودی ئێران نابێت. ئەگەرێکی ترەوەیە کە لە نێخۆی ئێراندا شێوە کودەتایەک ڕووبدات و ئەرتەش ڕۆڵی سپا و حکوومەت لاواز بکات و هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت بۆ پێکێنانی حکوومەتێکی نوێ بە سەرکردایەتی ڕێفۆرمخوازەکان. ئەگەری شەشەم شلۆبوونی دۆخی ئابووری جیهان بەهۆی بەرزبوونەوەی بەردەوامی نرخی نەوت و گاز کە لە سوودی ڕووسیا و وێنزۆلایە بەهۆی ئەوەی کە ئیدی ڕیسکی ناردنەدەرەوەی نەوت و گازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرترە و ئەگەری وەستانی بەهۆی جەنگەوە زۆر زیاترە بێت. ئەگەرێکی تر بەردەوامبوونی ئیسرائیل لە لێدانەکانی و بە ئامانجگرتنی لێپرسراوانی ئێران و ڕەخساندنی هەلی گۆڕینی ڕژیم بۆ هاوڵاتیانی ئێران بەمەش بۆ شایەکی ئەمنی و سیاسی گەورەی هاوشێوەی دۆخی عێراق و سووریا دروست دەبێت. ئەوەی جێگای ئاماژەیە لەم دووەم ڕۆژی هێرشانەوە کەم بابەتە وەختە نووسراوە ئەوەی جێگەی ئاماژە بۆ بۆی ئەم هێرشانەی ئیسرائیل لە دووەم ڕۆژەوە گوتاری خۆی لە ناچارکردنی ئێران بە واسێنان لە پرۆگرامە ئەتۆمی و باڵستیەکەی گۆڕیوە
بە گۆڕینی نظام لە ئێران لەبەر ئەوە ئەم سناریۆیە ئەگەری زیاترە لە سێناریۆکانی دیکە. توفانی شورش بستاوە هێرشی ڕاشی دێوەت ماش لەولاوە هەڵکەین ئاڵای هەڵمەداری و ڕاپەڕی ئاڵای سووری ئازادیمان شاکەوە کارگەری ڕابەر پێشەنگی جەماوەت هەستین ڕابین بۆ ڕزگاری بەشار هەستین تێکرا خوێنمشتا فرود و لاکەی باواری هەڵمەت بەلاماری بیەت باچێریکەینەوە سەرچاوەی مەینا هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بێواونەی تاوە تا هەتا هەتایە دەکەینە تا شیکاگۆ دەنگەینە دەنگی یەکسر کارگەران بە تۆ با هیچ دیوارێ بەربەم دەنگە ناکی نەچەوە و ڕەنگ و پێشمنجیانە تا لە تۆ بۆ دنیایێ بێبرسی و بێمەترسی ڕابینەی کۆمەڵانی دین و چەوساوە هەستین تێکرا خوێنمشتا ڕوت و ناکەین باواری هەڵمەت بەلاماری بیەت باچێریکەینەوە سەرچاوەی مەینا هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بێواونەی تاوە تا هەتا هەتایە ستمکاری و حکمی سرمایه تک دین بیروخنین داری شیبینین بس یادندان آودن بیل دنیایا اسمالا یک گرتن دایا یک گیری کشکی ستمکاری و حکمی سرمایه تک دین بیروخنین داری شیبینین بس یادندان آودن بیل دنیایا باواری هەڵمەت بەلاماری بیەت باچێریکەینەوە سەرچاوەی مەینا هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بێواونەی تاوە تا هەتا هەتایە بابەتێکی ترمانەیە لە بەڕێز ئیبراهیم حسێن بابەتەکە لەژێر ناوی ئایا کۆماری ئیسلامی ئێران لە بەردەم حتمیەتی چارەنووسی خۆیدایە؟ وەڵامەکان بەم شێوە دەست پێکات. سەرنجام هێرشی ئیسرائیل بۆ سەردام و دەستگاکانی کۆماری ئیسلامی دەستی پێکرد کە لە ئاکامی ئەم هێرشەدا چەندین کەسایەتی سەربازی و ئەمنی و ئەتۆمی کۆماری ئیسلامی ئێران تێدا چوون و بەوەش ئەوەی کە کۆماری ئیسلامی یاری لەسەر کارتی فەزای جەنگ و هەڕەشەی گۆڕانی خۆی بەهێزێکی ئەتۆمی و ناوچەی بکات لە وەختەوە کۆتایی پێهات. پرسیارەکە ئێستا ئەوەیە کە ئایا ئەمە دەستوەشانێکی تاکتیکی و سەربازی دیاریکراوە بە مەبەستی ملکەتکردنی کۆماری ئیسلامی ئێران بە مەرج و داخوازەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ دەستبەرداربوونی ئێران لە خەونی گۆڕانی بەهێزێکی ناوچەی ئەتۆمی
و گەڕانەوە بۆ گفتوگۆ یانیش مەسەلەکە ئەم چوارچێوەیە تێدەپەڕێنە و بابەتەکە پەیوەندی بە ڕێخستنەوەیەکی استراتیژیستی ناوچەییەوە هەیە کە چیتر لە چوارچێوەیە و مەرج و شەرتانەی پێشووتردا ناکرێ یەکلا بکرێتەوە. یەکەم ڕێخستنەوەیەکی سەراپاگیر و استراتیژیستی ناوچەکە کە تیایدا ئاسایشێکی استراتیژی بێتە ئاراوەکە ئیسرائیل گۆڕابێ بە کیانێکی قبوڵکرا و پێویستی تەسلیمبوونێکی بنەڕەتی ئیسلامی سیاسی و کۆماری ئیسلامی بە مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ڕۆژاوایی بەگشتی دەبێت بەدواوە بێت جا بە هەر ڕێگەیەکەوە بێت، چ لە ڕێگەی شکستێکی استراتیژی سەربازیەوە بێت یاخود لە ڕێگەی گرتنەبەری ڕێگەی ڕێکەوتن و گفتوگۆ. لە هەردووکی ئەم سێناریۆیانەدا شانسی جمهوری ئیسلامی بۆمانەوە وەگەوەی کە تا ئێستا هەیە زۆر کەم و نزیک لە سفرە. ڕژیمی کۆماری ئیسلامی یان دەبێ بگۆڕە بە ڕژیمێکی ڕامکرا و دەستەمۆ یان لەگەڵ حتمیەتی چارەنووسی خۆی ڕوبەڕوو بێتەوە. کۆماری ئیسلامی لە شکڵەی ئێستای خۆیدا وەک ڕژیمێکی ئیسلامی ئیدۆلۆژیک کە فەلسەفەی بوونی خۆی لەسەر دژایەتی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی و ئیسرائیل و ئەمریکا بنیاد کردووە و بەکردەوەش نیشانی داوە کە ناتوانێت دەستبەرداری ئەم تایبەتمەندیە وجودیانەی خۆی بێت. لە هەردوو ئەم سێناریۆیانەدا دەبێ حتمیەتی چارەنووسی خۆی لەگەڵ یا ڕوبەڕوو بێتەوە. بێگومان مەبەزەوە نییە کە لە خۆیدا ئەم جۆرە کردەوانە ببێتە هۆی ڕژیم چەندێکی خێرا و دەستبەجێ، بەڵکو ئەو هەلوو مەرج و داخوازیانەی کە لە ئارادان بۆ ڕێخستنەوەیەکی استراتیژی ناوچەکە لەلایەن ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ڕۆژاوا پێویستی بە ئیسلامێکی سیاسی و کۆمارێکی ئیسلامی ڕامکرا و دەستەمۆ هەیە کە قبوڵکردنیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە واتە هاتنە پێشەوەی زیاتری حتمیەتی مەرگی کۆماری ئیسلامی لە فۆرمەی کە ئێستا تێدا. دووەم خاڵەوەیە پرسیارەکە ئەوەیە کە بورژوازی ئێران تا چەندەی ترست سەرکێشیەکانی کۆماری ئیسلامی لە بەرامبەر وڵاتانی ڕۆژاوایی و ئەمریکا قبوڵ دەکاوە دەچێتە پشتی یاخود ئیتر ئەو بەشانەی تری بورژوازی ناڕازی و پرۆغەرب ئیتر دەست بەکار دەبن بۆ ئەوەی لەم قەیرانی حتمیەتی بوون و نەبوونی کۆماری ئیسلامی کە تێکەوتووە دەست بەکاری کۆکردنەوەی هێز و تواناکانی خۆیان دەبن بۆ گوزار لە کۆماری ئیسلامی بە پشتیوانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە. سەیەم پرسیار و هەڕەشەیەکی تری وجودی کە لە هەر تەکان و ڕاستڵەکینێکی سیاسی جدیدا یەخەی کۆماری ئیسلامی دەگرێت ئەوەیە کە ئەم ئیسلامەوە ئەم حکوومەتە ئیدۆلۆژیکە دینیە پێچەوانەی سروشت و ناکۆکە بەخواست و ویست و چاوەڕوانیە هەرە سادەکانی مرۆڤی ئەم سەردەمەوە کەوتوتە بەرکەوتنێکی زۆر قوڵ و چارە هەڵنەگر لەگەڵ چاوەڕوانیەکانی کۆمەڵگەیەکی 90 ملیۆنی کە بە توندی مەیلی بە ئازادی و بە شێوەژیانی ڕۆژاوایی هەیە و لە پێناو بەدەستێنانی ئەملانی کەمانەی ژیان و ئازادی و خۆشگەزارانی جەنگی خۆی و حکمی خۆی لە دژی ڕاگەیاندووە. گومانی تێدا نییە کە خەڵکی کرێکار و ئازادی خواست کە بە خوێنی سەری ئەم ڕژیمە ئیسلامیەتی نون هەر فرسەتێک بەکاردێنن بۆ ئەوەی کاری کۆماری ئیسلامی یەکلا بکەنەوە. بە کورتیەکەی دەمەوێتەوە بڵێم ئەم ڕژیمە لەگەڵ چەندین حتمیەتی گەورە بەرەوڕووە کە سەری هەر کامیان حتمیەت و پێویستی نەمان و لە ناوچوونی کۆماری ئیسلامیە. کۆماری ئیسلامی نەدەتوانێت لەسەر سەرکێشیەکانی خۆی و لەسەر دوژمنایەتی خۆی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی و ئەمریکا و ئیسرائیل سازش بکە و بگۆڕێ بە ڕژیمێکی دەستەمۆ کە وازی لە هات و هاواری جیهادی ئیسلامی و تێرۆر و قودس و هیتر هێنابێ وەنە لە ئێرانیشدا دەتوانێت واز لە خصلەت و فەلسەفەی بوونی وەک ڕژیمێکی دینی و ئیسلامی پێنێ و تەسلیمی سکۆلاریزم و ئازادی خوازی گەورەی ئەمڕۆی ئێران ببێت. تەسلیم بوون بە هەر کام لەمانە یەک مانای هەیە، ئەویش کۆتایی کابوسی کۆماری ئیسلامی. زریکەی شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە ئاوخێزگەی ئەوین لە خیابانە من ئەو شەقامەم پڕم لە ئاوگر تژین لە تۆڵە وەک کێو خۆڕاوگر ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان من شەقامێکی تووڕە و لاساورم دوژمن دەردەکەم لە لاو دێوشارم خوێنم جماوە و پاک خڕۆشاوم ئاگرێکی بەتین وا لە هەناوم
ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. گڕم بورکاونم پشتم چیاوەیە، دژمنی بەزی و پوشی دەمباوەیە، شاورم حەماسەم شەقامی ڕاسا و دژمن زەلیلە و کەوتووە داماوە. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شاری ڕاپەڕی و کچ پێشەنگەتی دەچڕێ سرودێک دژی کۆیلەتی. شار و ژیان و ژینا و ئازادی دەچڕن گۆرانی دژ بە بێدادی. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شار و شەقام و ڕۆژهەڵاتی گڕ خوێنی جماوە و دژمن دەکا قڕ. من ڕۆژهەڵاتم زێدی زاراکان بە خوێن دەینووسم ڕێگای ژینە و ژیان. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. ئیتر ناوەستم هەتا سەربەستی، شایانم نییە ژینی ژێردەستی. شەقام ڕاپەڕە جەنگی ژیانە، ئاخێزگەی ئەوین لە خیابانە. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. وەڵا عەزیزان، دوا بابەتی بەرنامەی ئەمڕۆمان بەیانەیەکە لە کانونی پیشەیی معلیمانی تاران لە بەرگری لە ئاشتی و دژایەتی لەگەڵ شەڕ. بەیانیەکە بەم شێوەیە دەست پێ یەکەن. ئێمە معلیمان هەموو ڕۆژێک لەگەڵ منداڵان هەڵسو کەوت دەکەین. منداڵانێک کە بە چاوانی پرسیارکەر بە دوای تێگەشتنی جیهاندا دەگەڕێن. جیهانێک کە دەبوو شوێنی فێربوون، هاوڕێتی و خەون بێت، نەک دیمەنی تەقینەوە، وێرانکردن و مردن. ئێمە بە خەمێکی قوڵەوە چاودێری فراوانبوونی جەنگ لە هەرێمێکدا دەکەین کە ساڵانێکە لە مافی ئاشتی بێبەش بووە. بێدەنگی لە بەرامبەر ئەوەی ئەم ڕۆژانە لە ئێراندا تێدەپەڕێت و ئەم ئاستە لە توندوتیژی و ڕق لە ئێمە ممکن نییە. ئێمە لە بەرامبەر هیچ هێزێکی سەربازی ئاینی یان سیاسیدا سەرماندانە نەواندووە، بەڵام لە منداڵان بۆ ئازار و فشارەی کە بەرگەی دەگرن ئێمە شەرمەزارین. ئەوەی فەرمانڕەوایانی ئیسرائیل و توندڕەوەکانی ناوخۆ لە ئێران دەرحەق بە خەڵک دەیکەن تاوانێکی ڕوونە. ئێمە مافی خۆمانە وەک دامەزراوەیەکی پیشەیی سربەخۆ ڕای بگەێنین. هیچ وڵاتێک بە مستی گرێدرا و ئاشتی ناکات. هیچ نەتەوەیەک لە ئاوارەییدا فێری یاسایش نابێت. ئێمە باوەڕمان وایە کە دەنگی ئێمە معلیمان دەبێت دەنگی ئاشتی بێت و ئەم ئاشتیە نەک بە واتای گۆزەشت لە زۆڵم بەڵکو بە واتای وەستان لە تەنیشت مرۆڤەکان بە تایبەتی منداڵە بێتاوانەکان. ئێمە بە دەنگێکی بەرز ڕای دەگەێنین کە دژی هەر جۆرە شەڕخوازیەکین لە هەر لایەکەوە بێت. دژی ببورن دژی تندوتیژین جا بە ناوی خودداوە بێ یان بە ناوی نیشتیمان و تەنانەت بە ناوی ئازادی خۆیەوە. ئێمە دژی بێدەنگی لە بەرامبەر ئازاری خەڵک داین و لە هەموو دامەزراوە مەدەنی، پیشەیی، کولتوری و پەروەردەیەکان داوا دەکەین کە بەرامبەر بە ئاسایکردنی توندوتیژی ڕابوەستن و دەنگی هاوپشتی مرۆیی بەرز بکەنەوە. لە جیهانێکدا کە منداڵەکانی بێپەنان ئێمە نامانەوێت بێتەفاوەت و بێدەنگ بین. لە جیهانێکدا کە سیاسەتمەدارەکان بە زمانی چەک قسە دەکەن، ئێمە دەمانەوێت بە زمانی وشە، بە پەروەردە و بە ویژدان قسە بکەین. ئێمە بۆ منداڵەکانمان ئاشتی دەخوازین، ئاشتێکی بەردەوام بۆ داهاتوێکی ڕەوشن و جیهانێکی دوور لە هەر جۆرە توندوتیژیەک. کانونی پیشەیی مامۆستانی ئێران تاران.
دەمەت کە بۆنی سەد بەهاری لێوەدێ بۆنی دەشتی بەختیاری باوەشی چیە بەدەستی بابە بۆ چناوی لێوەدێ پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە داکەوم مەڵێ ناهاتنەوە ئەوەی کە چوون مەگیری بۆ خەساری بێگەڕانەوە ڕێگەمان دوور و سەخت و قاڵقڕە پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە داکەوم خۆشەویستەکەم ئێمە نوێنەری خەباتی ڕۆژهەڵاتی سووری ئاگرین ڕۆژهەڵاتی سووری ئاگرین فێر نەبووین بەزین و دابەزین ڕانەهاتوە چاوی قارەمانی کورد بە شەونمی گرین فێر نەبووین بەزین دابەزین ڕانەهاتوە چاوی قارەمانیمان بە شەونمی گرین پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە داکەوم خۆشەویستەکەم لە پەنجەرەی نیوە تاکی بوومە لێڵاوە چاوی من لادی منی کچی بەیانیە لە حەنجەرەی زەمانەوە گوێم لە زەمزەمەی زوڵاڵی زەوردەکانی کانی گوێم لە زەمزەمەی زوڵاڵی زەوردەکانی کانی بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بەو هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و کەڵکی پێویستان لێ وەرگرت بێت تا لێکدانەوەی هەڵوێستێکی دیکە ژیانێکی خۆش و ماڵەوە.